ئەنفال نەیتوانی شوناسی کورد بسڕێتەوە. 38 ساڵ بەسەر ئەنفالی بارزانیەکاندا تێدەپەڕێت. ئەمە تراژیدیایەکی ناخەژێنە کە دوای ئەم هەموو ساڵەش وەکو برینێکی ساڕێژ نەبوو بەسەر جەستەی گەلی کوردەوە ماوە. دەیان کتێب و توێژینەوەی لەسەر چاپ و بڵاو کراوەتەوە و بە شێوەی جۆراوجۆر خوێندنەوەی بۆ کراوە. لە زۆربەیاندا ئاماژە بەوە کراوە کە ڕژێمی لە کارلادراوی بەعەس زۆرترین تاوانی دژی بارزانیەکان ئەنجام داوە. بابزانین بۆچی بەعەس بە ناوی ئەنفال ئەم تاوانی ئەنجام داوە و هۆکارەکەی چی بوو کە ناوی ئەنفالی بۆی هەڵبژارد. لە کتێبی باڕۆڤی لە ناوبردنی بارزانیەکاندا ڕێبوار ڕەمەزان عەبدوڵڵا توێژینەوەیەکی چڕی لەسەر جینۆساید دژی کورد و بارزانیەکان ئەنجام داوە. ئەو لە بەشێکی کتێبەکەیدا بەم شێوەیە لەبارەی ئەنفالەوە نووسیویەتی. ئەنفال ناوی سوڕەتی هەشتەمە لە قورئانی پیرۆز لە 75 ئایەت پێکهاتووە. لە ساڵی دووەمی کۆچی لە مانگی ڕەمەزان لە شەڕی بەدردا دابەزیوە. لە ساڵی 624 زاینی ئەم شەڕە لە گوندی بەدر لە حیجازی سعودیە ڕوویداوە. لەم شەڕەدا سەرجەمی موسڵمانەکان 319 کەس بوون بەرامبەر بە 950 شەڕکار. موسڵمانەکان سەرکەوتن، بەڵام دوای سەرکەوتن لە شەڕەکەدا موسڵمانەکان بوون بە 3 دەستەوە. یەکەمیان ئەوانەی کافرەکانیان ڕاو ناو بتەکانیان شکاند. دووەمیان ئەوانەی چاودێری و پاسەوانی پێغەمبەریان دەکرد و سێیەمیان ئەوانەی کە دەستکەوتەکانیان کۆ دەکردەوە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتە خوای گەورە سوڕەتی ئەنفالی بۆ پێغەمبەر نارد و کێشەکە چارەسەر بوو. کەواتە ئەنفال ئەو سەروەت و سامانەیە کە لە کاتی شەڕدا لە بێباوەڕەکان وەردەگیرا و بەسەر موسڵماناندا دابەش دەکرا. بەڵام ئەنفال لای سەرانی عێراق بەم شێوەیە نەبوو. ئەنفال پرۆسەیەک بوو لە فکری ناسیۆنالیزمی شۆڤێنی عێراق. بەعەس ئەنفالی وەکو بەرجەستەکراوێکی فۆرمۆلەی عەقلانی سیاسی بۆ جینۆساید و لەناوبردنی سیمای نەتەوەی کورد بەکارهێنا. وێرانکردنی سیستەماتیکی شار و گوند، بەکارهێنانێچەکی کیمیاوی، گرتنی بە کۆمەڵی خەڵکی سیڤیل و گوومکردنیان و چەندین کارەساتی دیکە. ئەم ڕووداوانەی لە بیری کۆمەڵانی خەڵک تاوەکو ئێستا بە زیندوی هێشتوتەوە. لە ساڵی 1970 بەدواوە ئەم چەمکە هاتە نێو فەرهەنگی پڕ لە تاوان و دڕندەی باسیەکان. ئەمەش بە مەبەستی ڕاکێشان و سەرنج و ڕای پشتگیری وڵاتانی عەرەبی و ئیسلامی بیان و هێنانەوەیەکیش بوو بۆ سڕینەوەی شوناسی کورد.